سڵاو بینێرانی خۆشەویست هەم کاتە و هەم کاتێکتان باش. من محەممەد جەلیلم، بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینان و پێشکەشتان دەکەم. لە بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک هاتووتنە ڕووباری خازر نزیک جسری مەندان. لەم ڕووبارە بەشێکی زۆر لە خەڵک و گەشتیاران سەردانی ئەم ڕووبارە دەکەن بۆ خۆفێنکردنەوە و بۆ بەسەربردننی کاتێکی خۆش. با بزانین هاوڵاتیان و گەشتیاران لەسەر هاتنیان بۆ ڕووباری خازر چیمان پێ دەڵێن. فەرموو بینێریان بەرنامەیە بن. سڵاوتان. سلام عزیزی خێراتی چۆن هاتی تێرە؟ وەڵی بۆ سافرە بۆ خۆشیواتینە لە چەند دەراتی؟ لە قەزای ئاکرێ. بەێ زۆر دەی تێرە؟ قورعانەوە یەکەم جارمە دێمێرە. بەێ ئێرە چۆن دەبی؟ خودێ خۆشە ڕاستی بەس ئەو بۆ بڵێن خزمەت گوزاری زۆر کەمە لێرە وەک ڕێگا وەک بڵێن دوکان شت لێرە نییە. بەێ پێ دوایە ئەگە بکرێ گرنگی بە ئەم شوێنە بترێت پێدوانیە گەشتیارێکی زۆر خەڵک زۆر خەڵک زۆر دێتێرە ڕاستی جێکی خۆشە و منتیقێکی خۆشەشی ینی بلێن گەرمایە بەس هەم ئاویشی هەیە ینی قەرەبووی ئەو گەرما دەدرێتەوە. زۆر لە هاوینە سەردانی بەێ فعلەن وایە ما ئەو جێ ئاو لێبی زۆر لە زۆر جێ خەڵک سەردانی ئاو دەکات ئێستا لەبەر گەرما و ئێستا باشە. وەکو گەنجە چی پێ بکرێت چی لۆێرە بکرێ باشە؟ وەڵاهی خزمەت پێویستی بەچی ئێرە خزمەت گوزاری هەبیت باوەڕکە ئێرە جێکی خۆشە ڕاستی. وەکو چێ یعنی خزمەت گوزاری ڕێگا ئێستا ڕێگا زۆر ناخۆشەوەکی دێڕێگەکەی خراپ ڕێگا زۆر خراپە و بلێن خزمەت گوزاری وەکی دوکان و شتە لێرە نییە. ئەگەر ئەو شتە بیتن ڕاستی خەڵک زۆر سەردا کە پریشەبی پێدوانی خەڵکەکی زۆر عایلێکی زۆر دێتێرە کەپڕە خزمەت گوزاری مهمە و هەر یەکە. واناکات گەشتارێکی زۆر ڕابی کێشی ئەوانی کە لێرە لە مووسڵ نزیک. بەێ ڕاستی نزیکش ینی خەڵک زۆر دێن ڕاست. باش لە ڕووی گەشت و گوزارەوە بامڵێن ئاکرێ باشە ینی خەڵکی باشە ینی جێگای خۆشە بەراوردی بکەین لەگەڵ بەردەڕەشی چۆن؟ تەبان ئاکرێ گەڵە خۆشە چونکە خزمەت گوزاری هەیە بەس لێرە نییە. وەکی دەبینین نیستا هیچ لێرە نییە. بەس وەکی گوتم ئەگەر خزمەت گوزاری نەبیت کەواتە هەمووی نییە. ئەگەر تشتی کەبیت ئەوانی تریش دەبن بەس هیچی نییە. خزمەت گوزاری دەبی بیت ئەوە تەواری خزمەت گوزاری تەواری هەبیە لێرەخواستا بخینچی والله ڕاستی خەڵک زۆر لێرەوەکی دەبینین سیرکە منداڵن و گەورە و بچووک و هەموو دێن عیال لەو لایەنە. بە شێوێکی گشتی خۆشە وایە؟ وڵا خۆشە ڕاستی بەس خزمەت گوزاری نییە. بەیوەی ئەم ساڵە بەڵکو حکوومەت گرنگی بەم شوێنە بێت. هیوادارم دەنگێمە بگایتە جێت پەیوەندی دار و خزمەت زۆریە بینێرە ڕاستی جایەکی خۆشە. دەنگتان دەگات و پرۆژەی خزمەت گوزاری باشی لەم شوێنە دەکرێت. ئینشاءالله. عەزیز خێر بێن. سپاس بەڕێزی سەرچاو. والله کو دەبینی بەخوای ینی زۆر زۆر لێ ڕازی نینە ینی ئێستا هیچ شوێنێکی ئەوە تۆ نییە کەەوە حایلە لێ جێگای حایلە هەبی بێدانیشی ئێستا هەموو دەبینی هەموو ئەوانەیە زگورتی و ئەوانە دێنێ حایلە دێن فەقیر هیچ جێک نییە لەیان دانیش ینی ئیسراحەتێک لێ بکەن ینی ئێستا گەر بکرێت ینی بتە شوێنێکی گشتی ینی تەجێکی ینی گەشت و گوزار کەپری لێ بکرێتەوە احتیانی زۆر کەسە لە لای مووسڵ لە لای حەراب لە لای هەموو شوێنێک بێنە ئێرە ینی بۆی ئیسراحەتی خۆڕەکە هەم تشت و یەکەم تشت بۆ ئەوە باشە هەم بۆ داهاتی بەردەڕەشی باشترە.
یان لەبەر چ باشترە هەم گەشتیار دەکەوە هەم سوودیش لە زۆر خەلکی فەقیر و هەژار پێ دەعوێتە بۆ خۆی دوکانێک دادنێت بۆ خۆی شتێک دادنێت یعنی زۆر استیفادەی دەبیت بۆ بەڕاستی بۆ بەردەڕەش و دەوروبەری بەردەڕەش زۆر دێت ئێرە خەڵک بەڕاستی زۆر نایێت بەس ینی وەکو بڵێ گەنجەکان دێن یان وەکو عائلە کەس ناتوانانی بێن چکە هیچ شوێنێکی نییە بۆ عائلە دامنیشی بەخۆ دەبینی ئەگەتووە دەبینێ خۆ سەورکەن و وەنیەمە تەنها ینی وەکو زانانی ئەو گەنجانە دێن بۆ مەلە دەکەن و دەگەڕێنەوە ینی هیچ شوێنێکی وهای نییە مەسەن بۆ خۆی عائلە دامنیشیت و ینی ئیسراعاتی خۆی لێ بکات و بتە شوێنێکی گشتی ویان بەڕاستی ینی بە سرعات من بەردەڕەش لە لای خزمەتگوزاریەوە سفرە ئیسان حقیقەت قسان بکە هیچ خزمەتگوزاریەکی وای نبینی لە ڕووی وەکو تەماشای دەستی ئەمن زۆر شوێن دەگەڕین دەڕۆین تەماشای غێر جێ دەکەین تەماشای بەردەڕەش دەکەین بەڕاستی زۆر فەرقە زۆر فەرقە بەڕاستی ئەری وەڵڵا ئەمما بە تایبەت بۆ ڕووباری خازرمەندان بە تایبەتی چی بۆ بکرێ باشە ینی بۆ لە ڕووی پرۆژەی خزمەتگوزاری یانە هەبوونیە و ئاوا بەخوای ئەوەی بکرێ ئەوە باشە ینی ئێرە ئێستا شوێنانە هەموو شوێنێکی سیاعات کەپری بۆ بکرێت ڕێگەمانەکەی چا بکرێت و ینی گرنگی پێ بدرێت ئێستا مەسەرەن بەخۆ دەزانی ئەگەر ئێستا حایلە ناتوانانی بێت ئێرە ینی بەڕاستی ئێستا هەر کەسێک بێت ئێرە پاشڕەوەی خۆی لێرە بەجێ دێلی یعنی ئەوە شتێکی ناشرینە جوانیش نییە وایانە ژێگەکە پارێز زیژنینە بەڕاستی ئێستا ئەگەت بخۆی ئەگەر من نبینی باوەڕ بە قسەکانەکەی دەتوانێت دەبم تەماشاکەیان بلا سەورکە وەنی برا گەورە چەندە ئەوە لە دەست خەڵکە یعنی ئەو گەشتیارانی گرنگی بە شوێنی گەنجی بە پاک و خاوێنە ئێستا بخۆمە تەنیام ئەمن ئێستا وەکو بلێ شتی پاکارەوە لەگە خۆمینە شتی خۆم غەرا دەخۆم دەبم دەستم دەکەم ناو حاویە خۆم مەجە فڕێ دەدەن ینی نابی لە پاشمای خۆی فەڕ بدەیت چکە ئەم ئەرێ وەڵڵا شوێنەکە بە پاک و خاوێنی و بە جوانی ببینێتەوە ئێستا کە دەبین خەڵکەشی زۆر دێن مەلەوانی دەکەن ئەی چەند گرنگە گرنگی بە پرۆژە بدرێت و ینی دروستکردنی کە بەڕاستی زۆر پێویستە زۆر پێویستە ینی گرنگی پێ بدرێت و ینی هەمووی بکرێتە کەپر شوێنی عائلە تایبەت بی شوێنی گەنجە تایبەت بی ئەوە شتێکی زۆر جوانە و لایەقە ڕاستی برا گەورە تەنها لە بەردەڕەشی دێتە ئێرە سەردانی دەکەن ئێستا لای بەحشق و ئەولانیش دێن ئێستا بینیم ئێستا لای خەڵکی بەحشق و لاناتینا بەس ینی دێنە سەر ئاوەکەی دەگەڕێنەوە ینی شوێنی نییە بۆ دانیشتن و ناخواردن لێ بخۆن و ینی تەنها دێن خۆیان فێنی دەکەم دەگەڕێنەوە هیچی دیوان یەکەوە مەسەن وەکو سیپا یانی وەکو ئەوە گەلیزنتت بینیبی هەموو کەپرە و هەم کەپری بە 10,000 دەدەن ئێستا ئەگەر ئەوە هەتا سەری بکەیت 10,000 ئەوە داهاتی چەند دێت باش دەگەڕێتەوە یانە بۆ بەلەدیە بەردەڕەش دەبی بۆوان بەخۆی قایم بەرز دەبی چاوک بەوەی دابخشێنێتەوە کەوا ینی گرنگی تۆزێک بێرە بدرێت ڕاستی ئێرەمان بۆ باشکات و قەبر و تشتمانمان چاکات جێ سیاحی خۆشمانەیە داواکاریمان لە حکومەت هەیە ڕێگەیەک چاکە بینێتێرە و داروبار و تشتێک ئێمە هەوی جێک کەلەکچی کالیلا ئەمبار دەڕاش هەموو جێکتی نێرە بۆ جێک خۆش و سەفرێک لێ بکەین ئێرەکە بە جێ ناچوێت ناوەڵی چیلۆ نەکرایە داواکاریمانە لە حکومەت جێکمان چاکات کەبرێکمان لۆ بینێتێرە ئێرە بۆمان ڕێک و پێکات هیچ جێکمانەوە نیە لە ئێرە زیێتر خەڵکی زۆر تێدێرا زۆرش تێت خۆکەمش نایە پێویست خزمەت گوزارەکان ناوەڵیش نیە لێرە کەس باشەکاری بۆمان ناکا لێرە دەبێت بۆ خۆمان بین ئێرەگەڵ عادلکەین چاکەین خۆشکەین داواکاریمانێ لە حکومەت هەمە کەپرێکە تشتێکە بۆمان بینێت کۆیمە لێرە دانیشتن و مەڵەوانی خۆمان بکەین ئەگەر هاتو کەپری وا دروست بکرێ و ڕێگایەکە باشکرێ پێدوانیە گەشتارێکی زۆر خەڵکەکی زۆر دێتە ئێرە خۆشە بە پارش بێت تینەی خۆشە لەدرت خۆشە بێت تین جێگەی سەفرەیە هەموومان تین خوشکمان تێ باوک برامان تێ دایکمان تێ هەموومان حەزەکە جێکمان لۆمان خۆشکە بۆ ئێرە هیچ ژێن نییە هیچ شوێن نیە لێرە دانیشی مەبەستمانەوەی گرنگی بێرە بدرێ پێدوانیە خەڵکانی حەرەب بیوانێ لە ئاکرێ دێن لە هەولێرێ دێن لە دۆچی دێن لە کەلەکچی دێن ئێرە تو شوێنەکە خۆش بکرێت و باش بکرێت شوێنەکە باش بێت و خۆش بکرێت خەڵک هەموو منتەقەی تێت دۆک تێت هەولێر تێت هەموو شوێنێک تێت ئاگرە بەردەڕەش کەلەکچی هەموو شوێنێک تێن ئێرە جێک خۆشە و بەس حکومەت دەستکاری ناکات وایە داواکاری تۆ چییە بەڵکۆ جارە بە هیوایەوەین ئەو ساڵی دابێ هاوینێ دابێت
شوێنەکە باشتر بکرێت چی بۆ بکرێ باشە هەمە چی بۆی بکرێت کەبرێک بێ دەکرد چاکردن نەمە تشتێک بێت هەمە لەت خۆشە خەڵک هەموو هاتێت ئێرە هەموو لە بەر ڕۆژ سۆتا وەڵڵە وا نابێت داواکاریمانەیە لە حکومات بۆمانێرە چاکات و خۆشکات بەهیوای تێگەشتن بە هیوای ئەوەی حکومە جێ لە داواکاری تۆ ڕابگریت و ئیشەڵە دەکرێت ئیشەڵەش دەکرێت بەهیوا مەبە بیهوا نابی دەکرێت ئیشەڵ بکرێت دەستا خۆش ئەیت خۆشتر سڵاوتان سلام سر چاوا ماندوو نەبن ممنون زۆر صاحب مەلاوانی کردیا خدا الحمد لله تو رداکی ما ملوانی کردن چەند داوە دەبیاتی ئێرە خدا و نیو ساعت و نیو صاف ساعت. آره والله خۆشە ئێرە جەوەکەی چۆن والله جای خوشه بس بشه خدمت گذاری نینا و بشه که به سر و بریا و هر کسی کلای خواه بره پاک بکت و یعنی کپر هبن و خدمت گذاره بره جای خوشه والله که باشه ینی گرنگە پرۆژه خزمەت گوزاری لە سەیرە گرنگ جای الحمدلله گرنگ که کپر چه کن خدمت گذاری لیره بردام بچه کن چه مشکلی لیره نیه خەڵک زۆر دێت ئێرە والله ما سەر تماشا بك الحمد لله خارج زور ليره روزانه سير ام جيگو بك خارج ليره انا تو چەند جار هاتوویت ئێرە والله وجاري چهارم پنجمه لە چێن دەرهاتوویت ئێرە از خو خلق دو که مال قلب برادر هاتم ليره لەگەڵ برادەرەکان باشە لە ڕووی پرۆژه خزمەت گوزاری هیچی بۆ کراوە بەشەشی زۆر لە گەشتیاران دێنە ئێرە گازدەی دەکەن گلەیی دەکەن بەڵێن وەکو پێویست خزمەت بۆ نەکراوە وایە ها راسته طبعا ديارش اما خدمت گزاری هیچ ليره نیه اما او ده چیت خدمت گزاری با خدمت گزاری ليره نیه پێت وایە ئەگەر پرۆژه خزمەت گوزاری لەسەرم شوێنە بکرێت خەڵکەکی زۆر دێن سەردانی ئێرەدا طبعا خلق زور دیتا ليره قصد ليره جيگو ده که شارع چه بکن رگا خوش بکن خلق زور قصد ليره دکن ینی ئەگەر سوود لەو ئاوەی ببینن ینی گەشتارێکی هەان نادرێت گەشتیارەکان لە دەرەوە بێتەوە بله ما چون گشت او دنا او گلیانه دنا او گلیانه جگه خدمت گزاری لیره چه بکن بله چی بۆ بکرێ باشە وەکو ڕای تۆ وەکو هەموو هەمووتش گەشتیۆر هەکە بینە لێرە لازم بێنە ڕێگا هەبێت ڕێگای خۆش کەپرانە ئەو جێگایە خەت پاک بکەن سڵاوتان سڵاو لە تۆش برا گەورەی عەزیز زۆر سپاس چۆن هاتوویت ئێرە وەڵام من هاتیت مێرە وەک ئەو خەڵکە و چەند دەراتی ئەمن لێرە هاتیتم جنارد ئەوە مالمان لێرێ لێرە هەر بەڵێ. لە کایلانی نزیکی لێرە ئەوە تەمالمانە باشە بووە ئێرە چۆن دەبینیت بەخوای ئەوێرە زۆر خۆشە بەس لۆ ئەو خەڵکە تشتێک بکرێتن لۆ من عادیە من دێم و دەڕۆم وەنیە دوو نزیکی من نێزکم بەس لۆ ئەو خەڵکە کەپرێک دروست بکرێت دوکانێکی لێ نییە دەست ئاوێکی لێ نییە دەبیت لۆ ئەو عالەمە تشتێک بکرێت وایە یان نییە لۆ ئەو خەڵکە تشتێک بکرێت ئەمە مەمنون دەبین ینی هیچی بۆ نەکراوە هیچی بۆ نەکراوە هەتا ئێستا نە دوکانێکی لێیە نە کەپرێک هیچ شتێکی لێ نییە ئایستا دوکانێکی لێ نییە عیلە بخۆی ئەشیاک بکڕیت تشتێک توالێتێکی لێ نییە تشتێک هەریکی لێ نییە بۆی ئەو گەرمایە خەڵکەکی زۆر دێنێرەوە زۆریش دێن هەر بە زۆری دێن لە هەموو شوێنێک دێن لە کەلکچیەوە لە بەردەڕەشەوە لە ڕڤیەوە لە هەموو شوێنێک دێن زۆر خەڵکی مووسڵیش دێنێرە زۆر خەڵکی مووسلیش دێن بەڵێ خەڵکی مووسڵ دێن مەڵوانێ دەکەن ستاوە زۆربەی مووسلی لێرەنە مووسلی لێ باش ئەگەر هاتو پرۆژه خزمەت گوزاری باشی بۆ بکرێ وەکو دروستکردنی کەپر ئەوانی کە تو باست کرد ئەو هانی گەشتیاری نادە هانی خەڵک نادە زیاتر بێتێ وەڵا خەڵک زیاتر تێن ئەو دڵنیا بە خەڵک زۆربەی زیاتر تێن ئێستا خەڵک دێن ئەو کەپڕی نیە نییە یەک شتی لێ نییە و خەڵکیش دێن ئەگە کەپر و شت هەبیتن ئێرە زدیحامتر دەبیت و خۆشتریش دەبیت دڵکراوە دەبیت زۆر جار خوا نەخواست ئەگەر حاڵەتێکی خنکان ڕوو بدە هیچی مەگلێرە نییە بۆ یەک شتی لێ نییە ئەوی ڕوو بدەتن یعنی ئێستاێک لێرە بخنکێت ئەگەر ئەمن بە خێر دایکی و باکم دەرم بکات یەکدی ئێرە کەسی لێ نییە ئەبەت ئازەکان و کەسانی کەمەلە بەڵێ کەسی دی لێ نییە ئەبەت یەک کەسی دی لێنێ دەبێت هەر شتێک بکرێتن ئەگەر تشتێک بکرێت ئەمە مەمنون دەبین و باش ئەگەر هاتوو ئەو ئاوە لە شوێنێکی دیکە باە بەشەشی زۆر دەڵێن ئەگەر ئەو ئاوە لە شوێنێکی دیکە بە لە شارێکی دیکە باە زیاتر گرنگجییان ئارێ وەڵا بەس ئەوە لە شاری ئێمە هەتا ئێستا و چەند ساڵام لێرەمە هیچ شتێک لۆی نەکرایە ئەگەر لە شوێنێکی دی باە بەخوای زۆر تشتی لۆ دەکرا سە هەمە بۆ نمونە خەبات هەموو تشتی لێیە وایە یانە گەورە بەڵێ ئێستا لێرە هیچ شتێکی لێ نییە
یانی ئێستا عایلە ئەمە لۆ من نەکەت با لۆ ئەو عایلانێ بکات ئەوە پڕ عایلەی لێرەیە وەنیە لە زۆر جێتێن دەست ئاوەک دروستکەن بیست کەپرێک دروستکەن ئەو عایلە زیاتر دێن لە زۆر جێ دێن عایلەتکە ستر دەبن لەبەر ڕۆژە شتە منداڵی زۆر لێ ئارێ وەڵا من عایلم ئە لێرە نتانم بینم لەبەر ڕۆژ نتانم ئێستا من ئەوە لۆ خۆم ئەو شەمسیەمینات بەشی عایلێ من ناکات عایلێ من گەورەیە وەنیە شتێک بکرێت مەمنون دەبینەمە گیان لە داواکاری تۆ ڕابگرین لانی پەیوەندیدار و خزمەت گوزارێکی باش پێشکەش بە خەڵکی ناوچەکە بکرێت ئارێ وەڵا ئەوەڵا ئەگەر شتێک بکەن ئەمە مەمنون دەبین ئێوە نیە ئەو خەڵکە بەخوای گوناحن بەخوای زۆر کەس تێن گڵەیی دەکەن ئەمن سە خەڵکی ئێرە نینم بەخوای شەرم لە خۆم دەکەم بڵم خەڵکی ئێرەمە چکمە من چ بەدەستم ناکرێت وەنیە ئەگەر شتێک بەدەستم بکرێت ئەمنیش دەیکەم بەس دەبای حکوومەت ئەمە شتێکمان لۆ بکات ئەمەش مەمنون دەبین نابتە هەلیکارێک بۆ زیاتر بۆ ناوچەکە وایە بۆ داهاتێکی باش بۆ گەشت و گوزار وەڵا وایە شارەوانی ئارێ وەڵا هەم بۆ شارەوانی لۆ هەموو شتێک ئەمە ئارێوە خەڵکی منتیقا زۆربەی دێن ئایستاوە لەو بەری کایلانن دێن ئێرە عالم ئەمە دێن گەرمە و ئەوەیە تێن لۆ سیاحەیە هەموو شتە ئێرە ئارێوە دەست خۆش سەیداگە تو بیت ئێرە باسی ئەومان بۆ بکەیت لە ڕووی ڕۆژە خزمەت گوزاری ئایا هیچی بۆ کراوە ویستی بە چییە چی بۆ بکرێت ناوەڵە برا یەکتش بوو فێرە ناتێکردن نە کەپرەکەیە نە دکانەکەیە نە تۆالێتەکە دەسەڤەکیە بیتن تشتێک بوو فێرە ناتێکرد ڕاستی ئەس خەڵکی باردەڕەش بەستێمە فێرە ئەم هەمی گۆڤە سەردانە فێرت کەین بەس ڕاستی خەڵکێکی ئێکجار زۆرتر سەردانە فێرت کرد چه خزمەت گوزاری فێرە نینە سفرە نە شارەوانیە نە خزمەت گوزاریە فێرە تشتێک بوو فێرە ناتێکرد جاکە وسە سیاحیە خوش هەر جاکێ دیبە دا خزمەتەکە زۆر بۆیەتەکرد ئەگەر هاتوو پرۆژێ خزمەت گوزاری بکرێت پێدوانیە داهاتێکی باش بۆ ناوچەکە بۆ قەزایەکە کۆ دەکرێتەوە هەم دەبێتە هۆی هەلیکاریش بۆ ناوچەکە یعنی بەڵێ وێ ڕاست بێژی بەرە وڵاگات تشتێک فێرە بێتەکردن دەیەکجار بوو دەوروبەرەی قەزا باردەڕەش دێتەکردن بۆ ناوچەی باردەڕەش بە هەر تشتێکی دێ باش بێتم وڵاتیەوە بە هەمی کەس زۆر گلەی لەوەی دەکەن دەڵێن ڕێگایەکەشی خراپە بەشەشی زۆر ڕێک گەلە نەخۆشە ڕاستی ئیڤیدارین مەداخوازەکەش قایمقامی باردەڕەش هەی سەردانە فێرێ بکەتن و چاوێ خۆ ببینیت کە ڕێک چاوانە و ئیڤیدارین وا ڕێکا خرا چارەسەر بکەن خەڵکەشی زۆر دێتن بێگومان دەڤەرە بە ئەڤە ڕۆڤیەیە کەلەکە کەلک چییە باشیکە میسلە گەلە سەردانە فێر بێگومان بەڵێ بەشەشی زۆرەکە دەبینە لێرە دێن ڕاوە ماسیش دەکەن ماسیش دەگرن ڕاست بێژی ئەرە وڵا ڕاوە ماسیژی هەی خەڵک زۆر تێتن بوو ماسی ڕاستی بەوای حکوومەت جێ لە داواکاریەکەی تۆ ڕابگریت گرنگی بەم سەردانە فێرە بکەن و چاوێ خۆ ببینی کات چتش فێرێ پێ دوای ئەگە گرنگی بێرە بدرێت خەڵکەکی زۆر گەشتیارێکی زۆر دێت بێگومان ئەرێوانی ڕووباری خاص زێتر دەلێتن خەڵک زۆرتر دێ سەردانە مادان کەتن دەستا خۆش خۆشتر بەرە عەزیزی بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی گەیبیستی بوون ئەمە ڕابوچوونی بەشێک لە هاوڵاتیان و گەشتیاران بوو لەسەر ڕووباری خازر بەشەشی زۆر لە گەشتیاران و هاوڵاتیان گلەییان لەوە دەکرد کە دەڵێن ئێرە وەکو پێویست خزمەتی بۆ نەکراوە پێویستی بە کەپر و باشترکردنی ڕێگایەکانی ڕووباری خازر و مەندان هەیە سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە دیمەنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستیم قومبوڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ